أي بارك الله فيك. تایبەت ببوتم با أي بارك الله فيك. خۆش بیا يا إلهي أم گنهبار و تو غفور. یا ئیلاهی دەستمان بگرە الله. گونەهبارین لێمان مەگرە الله تاوانبارین لێمان مەگرە يا ربي خدي مهمي وعافيك بعفو وكرم وغفران أخوه. آمين أجمعين يا رب الحمد على نعمة الله الإسلام خدي برحمة خد قال ما بكت. ڕۆژەکی شەوەی خێر و بەرەکەتە إن شاء الله خير وبركة همي. هەمووی لەیلەة القەدرە إن شاء الله همي شوید پیروز و مبارکن كاچا خد تعالى ناف قرآن پیروز آيات قرآن پیروز إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك. إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين بارك الله فيك. زیاتر اختلاف لە بین مفسرەکە هەندێک دەڵێن لەسەر نیوەی شعبان هەندێک دەڵێن لەیلەة القەدرە الفيري بابا. إنا أنزلناه في ليلة مباركة. وسورة الدخان ديكم مايكا خراكا ما هكا هرتبو ماجوت وكيش صورة تبدأ خو يا الله سورة الدخان أي بارك الله فيك. ولكم أجمعين يا رب. أي إن شاء الله خدش ترازي بت.
أجمعين. دي شوة تكهين نظن قرآن بخيننجي قهداريا قرآن بيروز بكن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. حميم والكتاب المبين. إنا أنزلناه في ليلة مباركة إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين. فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا إنا كنا مرسلين. رحمة من ربك إنه هو السميع العليم. صدق الله العظيم. أي بارك الله فيك. ذا جرينجا كي الله خدش ويتسيا ترازيبت. فيها يفرق كل كل أمر حكيم. زور مهمة لو شوي لا إله إلا الله. بالتأكيد تقسيم الرزق يا أزل الله. لو شوي البخوتان هموشتك داوى الأخوة جورا هر تشتكي خدي داي. ندر قواني يقصبك هي أخواتي. ندر قواني هي نكسيش من عدك بخود بباري وبلالي صحة تدفيت مال عيال علم لو شوي دا بحاش. رزق هموي همي. لو شو حاول أبقى صورتي واقعة زور السلام عليكم ورحمة الله ورحمة وبركاته. الله. سورة الواقعة. الرزق إذا وقعت الواقعة. من قرأ سورة الواقعة في ليلة لم تصبه فاقة يعني فقط. بارك الله فيك يا الله. فقير بسم لا الله وقت. الرحمن الرحيم. إن شاء الله خدي مهمية مش فقيرية وهجورية آمين. دست كورتية بارزت أفد دستت وانا كورجي محتاجي دست دريش يا ربي تدلت وانا نرم كي أفد دست وانا دريش وجا دست آري كارية دريش بكن هيوا خير وبركته چند شفكت كيمت ماي چند روجت كيمت ماي پشتی هنگه نبجن شمچو ما خير وخيرات دانه کرن تو دينار اكي بك خير هزار اكي بك خير بجا خودي دي بوتا بركت اختي روزانا جو هدي بركة هدي خدي. صدقتها بروزانا. أي بارك الله فيك. زورمي. السلام عليكم. پاشیوا 22 الله معمول وری 23 24 25 26 27 28 29 هكا خود برسقي ما بكت هكا امسي هجي هكا يعني آن 8 آن 7 ما يدمون. خلي بالوي ديارني يدري صوموا لرؤيتي وافطروا لرؤيتي. وافطروا لرؤيتي. مجاش برهنده همي قوال بيراوا بتأف شف وروجة خير وبركات بالا دزما نروى شيء دميني تاوري اوامه من دالا كانت خيرت لو بكان خود لو خود بكا ما دام لو دنياي مال وسامان وصحتت هي ودتواني خير وخيرات بكي بو دستي او دسته بينزاني تاوري من دالا كانت مكا اخوي امر ذاك هذا فمن نسارع لهم في الخيرات اي بارك بل الله. لا يشعرون برو ساكين بجا هكا تكر ايش الله عيولي تجي بشتين قدي وتكر بس هكا تناكي بجا لوي وقتي لوي دنيوي يوم يفر المرء من
أخيه وأمه وأبيه کەس کەسێنۆ نیاسە وصاحبته تنێ وبنيه وفصيلته التي پێغەمبەر صلى الله عليه وسلم دێ شەفاعەتێ بۆ ئومەتە خۆ کرد حتى فرمت اتقوا النار ولو بشق تمرة هذه کە نەبژی والله ما دینارەکە ما ڕبعەکە 250 دێت چ گرت تو بکە خێر نیەتەوە باشیە زۆر زار نیەتی خێر لە ناو دڵتدا هەیە ئەگەر 250 ئەگەر 1000 بی بەس بە یەقین و دڵەشی تەواو بدەیت ئەوە زۆر گەورەتر لەوە شتێکی زۆر گەورە بکەیت بە یەقین مستەڕێبار ئەمەی سناب کرد نازانم ستریکە لەو چێ دەنێری یا الله دەدەست پێ بکەین یەکش بابەتێت گەلێکیت هەستیار یەکێکە لەو بابەتانەی کە زۆر بە جوانی بەڕوونی باسکرایە چون سەرەدەری لەگەڵ هەموو شتەچی بکەین نەکەوتەوە ناو سنووری زیادە ڕووی تەبزیر ئیسراف و گەل غڕوڕیە ئەو کاک محەممەد چ دەڵێ نازانم هەر قسەی دەکەی ئەوە چ دەڵێ بەردەوامی زۆر سوپاس خوا خێر گوتم بانگ و ژاگاتان لێبێ هەر قسەی دەکەی تایبەتیشی تەیڤە ڕەمەزانە پیرۆزدا کاچە خودێ کریە ڕزقێتە هەندێ بخوب حاضر کە هەندێ بدۆنە کوتو دێ پێ تێربی بانستە ناو بابی زیادە ڕووی إن المبذرين كانوا إخوان الشياطين كان الشيطان لربه كفورا إن شاء الله خدي ما باريزر ما مستعك قالك يا عزيز أفشفدت قال ماذا بتهم يكسر بلو بيتا ناف ديوانا ماذا خدي خيراي بنويست كواب خوشي خدان اف مالنا ريكا كاديرا بري ان شاء الله خدي جرازي بت ما مستا سيد يادگار سيد علي ان شاء الله خدي سيدي شهر دفتر نور على ما شاء الله ما شاء الله ما شاء الله ما ما والله حق ما نجمعكم ورحمة الله وبركاته شوني والله السلام عليكم سنابت شوني صحتك يا اخوة بخير ذكرى خوش بسپاسكم ممنون إيره نور وبركات ان شاء الله منورين قلا سپاسكم بريزي اي ما شاء الله سپاس بو ايوه رمضان مبارك ان شاء الله خذي قبيل كذا اخيركيتي وعتقكم من النار ان شاء الله ان شاء الله تعالى خير بمالي خوت يا رب تشكر قبولك ممنون خوي دبوا او بابته لسرتي رمضانيان خود ابوها بيش رمضاني زور باز بكري يعني بدا خوازه لبرینه و گلک جاره ام خوجید کفنت ناوه گونه هیدا زیاده روی حتی السرپاریه کنانی حتی پیوستید بدونانیه بو سیف سواری بکری و نیه و جا بسم الله الرحمن الرحیم ما مستا اوی بابتی خود حس کتن بحث کن بلام بو اوی بزانین دوای که باز بکین زیاده روی کینه دبتا گناحی چی زور گوره وکو تازج ما مستا يعني بآيات قرآن بيروس إماجة بكري حتى وي حديا بنا نزيكترين كسب الشيطاني دا أم قاله الشاري خوبين كقولنا هي كان دامازنا أم نجهي نبي سنوري راستا بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم من والاه جارك تر سباسي خواي جورا أكين ودس خوشي لأوي برزكين بو تشكيلي أم ديوة خان ورجمالة هاد ليرو دس بيكم بۆیە ئەم شێوازە بەرنامانە زۆرەستن ناو ماڵەکان و ناو دڵەکانەوە لەبەرەوەی زۆر تەواضع و زۆر نزیکە لە خەڵک بۆیە زۆر جار لەوانەیە خەڵکی کەژەمەی بەسەر هات پێێتەوە چیتە شوێنێک زۆر ڕاقیە زۆر مەساریفی تیا کراوە بەس دڵت زۆر پێخۆش نییە کە چیتە ماڵە فەقیرێک لەسەر بەتانیەک دانیش ینی دڵت بەجێمێنێ لەو ماڵەیە ئەوەندە ماوەسە سید ئەمەش هەروانماندانەوە لەگەر ئەو خۆشەویستە هەر ئەو ڕۆژێ کردیتمانە ماڵی خەڵک یعنی ئیشەڵە ئەمە زیادە ڕوویمان نەکردێ وەکو ماڵە هەژارە بچینە ناو هەموو ماڵە ڕاستە سپاس دەکەین وە لە شاشی کامێرەکانەوە خۆشەویستی و محبەت و شەوێکی بێدار شەوێکی پڕ لە ئیمانی بۆ هەموو ماڵەکانە خوازی اللهم لە ڕاستیدا ئەو دوو بابەتێک کە باست کرد کۆ بێتەوە هەر لە حتا تقریبا ئیسرافیش ئەچێتە بابەتی غرورەوە یانی خۆی بەشێکە لە غرور هەموو شتێک چۆن بڵێم خێر و شەڕی هەیە هەموو شتێک غروری تێدایە و حەدی متەوەستی تێدایە ینی مەسەن نان خواردن جل لەبەرکردن سارە ئاژوشتن هەمووی کبری هەیە و ڕێکیشی هەیە و کەم تەرخەمیشی ینی هەموو پلەکانی تێدا هەیە لەبەرەوە مرۆڤی موسڵمان و تالی بڵین تاکی کورد و بەتەکید موسڵمان دەبێت زۆر ئاگاداری ئەم مەسائلە بێت ینی جاری وا هەیە تۆ نەتزانیوە بەلا ئیرادی عەزێتی دڵی کەسێکت داوە ئەو کەسە زۆر ئازاری پێگەیوە لەوانەیە بە هەندێک جار
وەکو حەدیسەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت زۆر حسابیشی بۆ ناکە بەڵام لەسەر ئەو قسەی کە کردوێتی ئەخرێتە چاڵێکی لە چاڵەکانی جەهەنم 70 خەریفە ئەوەندە قوڵە کەواتە ئەبێت لە قسەت لە هەڵوێستت لە سارە لێ خوڕێنت تۆ گەر ئەمڕۆ گەنجێکی ساخی یا جیسمت ساخە یا زۆر دەوڵەمەند یا سارێکی کەشخەوت پێیە لەوانەیە تۆ بە پارەی حەڵال کڕی بێت و پیرۆزت بێ خراب نییە بەڵام ئاگاداری ئەو کەسە بە کە بەلایە ئەڕۆی هیچی پێ نییە و بە پیادە ئەڕوا ئەگەر ئاگاداری ئەو دڵە نەبی ئەم سارەی تۆش زۆر قیمەتی نییە ئیتر چکە وەختێک مرۆڤایەتیمان لە دەستدا ینی بوون بە مرۆڤ زۆر مهمە وەختێک تۆ 4 دەنگ خورمات پێ و ئەمەی تەنیشتت برسیە دەستبەری خورمایەکی بدەیتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 3 جارە فەرمێ واللهی ئیمانی نییە کێ ئەو کەسەی کە خۆی تێرە دراوسەکەی برسیە سیرەکەی مەسن پێشینەی خۆمان زۆرتر کاسە دراوسەیەتی و ئاگایان زۆر لەیەک بۆ ئێستاوان نییە دەڕم بێکم تۆ ماڵە لە شوقەیە کابی نەزانی دراوسی شوقەکەیت کە نەزانی چییە لەبەرەوە من زۆر جار باسم کردو یەکێک لە مامۆسایەکی زانکۆ بوو لە وڵاتێک وتیان تۆ بۆچی سیارەکەت ناگۆڕی زۆر دواکەوتو و هەمیشەش بە جلی کوردیەوە دەوامەکەی ئەویش لە جواب دووشتی جوانی وتی یەکەم ئەمە جلی نەتەوەکەمە شانازی پێوەکەم گەرچی من پرۆفیسۆرێکی گەورەش بوو و هەروها وتی سیارەکەم ئەتوانم بگۆڕم بەڵام ناتوانم بیگۆڕم بە سارێک کە حەسرەتی دڵی گەنجی وڵاتەکەمە لەز ناتوانم لەزەتی لێبەرم ئەمەم پێخۆشترە تامی تێدانی بەڵێ ئەمە بەعزێکی ترێتێتە بابی وەرعەوە ینی واجب نییە بۆ نمونە من ئەگەر هەبوون بم ئەتوانم باشترین جلو سیارە و فلان بپۆشم ئەمە وازێحە دروستە ئێمە ناڵێن حرامە بەڵام وەختێک کە ئیحساییە گەکرێ لە عێراقا زۆرترینی بە هەدەردانی نان تەبی لە چەند شارێک کرابوو لە هەولێر کرابوو لە مووسڵ کرابوو لە نەجەف ئەوانە کرابوو کەمترینی خەسارە کە دابیان لە خواردنا مووسڵ بوو زۆرترینی خەسارە ینی ئێمە بووین ینی باسی ڕۆژانەی ئەم شارانەی خۆمان باسی 600 تەن و 700 تەن خواردن ئەکەن خواردن من توێکڵی پرتەقال خواردن نییە قەراخەنان ئەڵێم برنج ئەڵێم شلە ئەڵێم ئەچی لە مەطعمێکە نانەخۆی ئێمە ئەمەمان دیراسە کردوە تەبیعی برنج و 4 نوع شلت بۆیێنێ بۆچی 4 نوع شلێنی ئێمە با بکەین بە کولتور لە خۆمانە ئەو شلەی کە ئەی خۆم بڵێم وەکانی کە بەرەوە خۆ مەسەلەوە نیە پارەکەی ئەدەی بۆ ئێمە وەختی خۆی داوامان کرد بە ڕسمی لەلایەنی پەیوەندیدار وتمان هەم خواردنەکان کەمکەنەوە هەم سعرەکەشی کەمکەنەوە بۆی خەڵک بتوانێت بیخوا دوو لایەنەوە باش بەڵێ و لە ئەحسایەکە ئەوەش دەرەخات ئەو خواردنانەی کە بۆ فی مەفتوحن کەمتر زەرەری هەیە کەمتر خەسارەی هەیە چونکە کابرا بۆ خۆی تێی دەکا ئەوە تا ئەندازەیە باشترە ئەویش پێویستی بە وەعی تاکی شەخصەمبیری خەڵک یەکێک لە فەرقەکانی بینی خەڵکی شەرقی و غەربی ئەوەی ئێمە نازانین چە نەخۆین زۆر عیبە مەسەڵەن تۆ بچە لە ڕێستۆرانتێکی ئەوروپیا دانیشە کابرای ئەوروپی کە بەیانیە نانەخوا هێلکەیەک هێنێ کەرتێک سەمون هێنێ پەنیرێکی چکۆلە هێنێ 4 دەنگ زەیتون هێنێ و ئەیخوا شەرقێکە 4 هێلکە دانێ 2 سەلک پەنیر دانێ 3-4 نان و سەمون دانێ ئەوەندە دانێ دوایی چی ڕۆدا نیوەی لەسەر ئەمە ماوەتەوە ئەخۆ کەسیش ئەمە ناخوا ئەبێ بدرێ تەلەف کرێ کە ئەمە زۆر ترسناکە یا ئێستا ئەو نانەی کە بە عامی ئێمە بەکاری هێنین بۆ ئەبێ نان ئیلا قەراخی هەبێ تۆ وەرە ئیسفادە لە نانی تیریە کوردەوارەکەی خۆمان کە هیچ قەراخە نان و پەلکەنانێکی شت نابێ کەچی ئەم نانی کە لە بازار ڕاهەیە ناتوانانی قەراخەکەی بخۆی سەمونەکە ناتوانانی ناوەکەی بخۆی دنیایەک ئەمە هەمووی تەلەفە تەبیعی ئەمە ئەگەر حەل بکرێ تەسیرەکە لە هاوردەهێنانی ئارد و گەنم و کەمتر دەوێتەوە یعنی ئەمەیەکە خوای گەورە سبحانه وتعالى پێی ناخۆشە تۆ ئەگەر لەسەر زەیەک بی لەسەر بەحرێک بی 3 جار زیاتر دموچاو بشی گوناحباری خۆ ئاوەکە لەویایە و زۆریشە ئەمە ئەم بابەتەیە چکە ڕنگ بێکم ئەگەر تۆ ئاوەکەت لێ زیاتە خەڵک لە تونیا هەیە کەواتە ئیسراف بەگشتی یەکێکە لە هەرشتە ترسناکان و ئیسلامیش کە پێشتری ئاگام لێ بوو ئیشارەتان پێکرد جەنابتان ئیخوانە شەیاطین یعنی زۆر ترسناکە هەڕەشەکە زۆر گەورەیە لەبەرەوە فعلەن ئەبێ ڕێز بژیرێ لە نان ڕێز بگیرێ لە نیعمەتەکان پاشان لە بینی ئەم دوو بابەتەی جەنابەت باسە کرد شتێکی ترمان هەیە ئێمە لێمان تێک نەچێ پێڵێن ئولفەت بە نیعمەت یعنی ئێمە مەسەڵەن خەڵکێکە نازانێ برسێتی چۆنە ئەزانین بەڕاستی ئەم میلەتە برسی بوو وەختی خۆی
خەڵکەیە کە لە دایک بوو هەتا ئێستا بێساری نەدیوە بەس ئەزانی خەڵک حەسرەتیەوەی هەیە ئێوارەکە بگەڕێتەوە پاری پاسەکەی پێ بێ بیگەێنێتەوە مەحەلەکەی ئەمەندە لە ناو نیعمەتەکانان وەختێک نازانێت کە ئەمە لە نیعمەتێکی گەورەدایە باش مامۆستا بەس یعنی دا ئەم بەرفرەتر لێ بکەین یعنی حتا ئاەتێت قورئانە پیرۆز دەبێژێت بسم الله الرحمن الرحيم كلوا واشربوا ولا تسرفوا باشا او اسراف ابو هاتي بحث كرن بس خارنو و خارني ده يوم بوچی هنده زده بحث خارنو و خارني ده و بابت دي چوهاتينه بحث كرن خواردن و خواردنەوە یەکەم ئەساسیاتە بۆ مرۆڤ یعنی دەکرێ من بەبێ جلێکی باش بژیم دەتوانم نیو جل بپۆشم تا بەڵام ناتوانم بەبێ نان و ئەو بژیم بۆیە کە شتێکی پێداویستیە و هەموو مرۆڤێکە بێ ڕۆژانە بەرکەوتنی هەبێ لەگەڵ خواردنە ینی مامەڵەی هەبێ لەگەڵی خی گەورە لێوە دەست پێکا لە نوقتەی یەکەمەوە تەنانەت لە قسەکردنە تەنانەت لە هەموو شتێکە ئیسراف جیایە و گەیاندنی حەقی خۆت جوایە قورئان باسیەکە ئەفەرمێنە ئەم دەستت ئاوای لێ بکە کە هیچی پێوە نەوەستێنە ئاواشی لێ بکە وتجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط فتقعد ملوما محسورا ئەمە یعنی زۆر جوانە ئێمە هەموو مرۆڤەکان تەنانەت غەیری موسڵمانیش متتەفقین لەوەیە کە چی ئەڵێن طبیعی ئەم مەسەلەی ئیسراف نەکردن و دوایی بەدەوڵەمەند ئەڵێ زەکات بدە و ئەم ڕەبتە کە دروستیەکە لە ناو تەواوی مجتەمەعە لە مجتەمەعەکانی کەوانیە سە بڕۆ هیندستان هەرە دەوڵەمەندەکانی دنیا لەوێژین هەرە فەقیرەکانی سەر ڕووی زەویش لە هیندستانان برادەرێکم ئەگەر ئاگای لێبێ سپاسیەکەم و چاوی ماچەکەم هەبوونە وتی ملیاردەرێکی لە نیو دلهی وتی داوەتی کردین لەبەر کوڕەکەی زەواجی کردو وتی 10 ملیۆن دۆلار چوو بووە حەفلەی زەفافەکە وتم بۆچی چی کرد وتی بای 2 ملیۆن گوڵی هێنابوو 2 ملیۆن دلار ئاخیرە نەبێ ئەو بەناو بانگە نازانم من ناوەکەی نەوت وتی ئەم ئێوارەیە مەسجێکی بۆ ناردووم سیخە ینی جۆرێ لە مانگا پەرستی و ئەوانەیە هیچ گۆشتێک ناخوا وتی ئەم ئێوارەیە مەسجێکی بۆ ناردوو نووسیوێتی ئەزانم مسلمانی ئێوارە بەربانگەکەیت و ڕۆژوەشکێنی لە دوعای خێر بێبەشم مەکە ئێمە زۆر دڵمان بەو مەسجە خۆش بووتمان یعنی ئەو دەزانێت کە ئەمە دینێکی ڕاستیە ئەی بۆچی داوای دوعاکە جامە بەستم ئەمە ئیسرافە لەبەرەوە لە هەموو شتێکە من دوو پیاوی بەڕێز لە شوێنی کەش باسم کردووە زەواجیان کرد مناڵەکانیان هەندێک وتیان زێڕ وتی وا ناکەین ئێمە بە زمانی بازار قسە بکەین وتی ئێمە دەفتەر ئێوە دەفتەر تەسلیمیەکەین بە خەسەخانەی مکافحی سەرەتانی و خەسەخانەی هیوا و هەنی شتێکی زۆر گەورە با لێرە ئەو پرسیارش بکەین مادەم چووە سەر مەوزوعی زەواج کوڕێک ئەچێتە داوای کچێک کچەکە ئەڵێ مافی خۆمە و مارەی چوزانم 7 میسقال زێر کاکە چیلوەک زێر 2 چیلۆ زێر ئەڵێ کوڕەکە هەبوونە و دەوڵەمەندە و قەیچیاکا و منیژ ئەبم بە خێزانی ئەوەش دەستە ناو بابی ئیسراف یان ئەو مافی خۆیەتی داوای هەرچیەک بیکە یان ئەو تە داوای بەس قورئانێک دەکات چونکە ئەویش هەیە وەکو وتراوە لە نەسەکانە لا حەد لئەکثەریه ولا حەد لئەقەلیه مەسەلەی مارەیی هەرچەند کەم بێ و هەرچەند زۆر بێ شەرع جێکاتەوە بەڵام خێرەکە لەوەیە کەم بێ پاشان من دایمە بۆ کەسانە ئاڵێ بەڵام کاکە تۆ خوا پەیداوی ئیعلانی مەکە لەسەر ئەو نەمارەیەکەم و لەسەر ئەوەیکەم لەسەر شتێکی ڕەمزی کە هەموو خەڵکی تەبەقەی عام پێی جوان بێ مارەیەکە بکە دوای کە بۆ هاوسەری خۆت و هاوسەری خۆتە چی بۆکەی پیرۆزت بێ چونکە تۆ بیری مناڵی فەقیرێکەتە بێ ئەزانی کچی فەقیری وا هەیە بە قورسایی خۆی نە بە قورسایی شارەکەی ئاڵتون و تەڵا هەتا لە خێر و بەرەکەتی مەسەلەن مامۆستا سەید دەزانێ حەدیسەکە دەفەرمێ ئەعظەم النساء بەرەکەتەن ئەیسەڕوهن بەڵێ ینی باشترین ئافرەت کە لەسەر بنەمای ئاوسەرگیری نمونەی واقعی ئەوەمان هەیە مامۆستا بۆ ئەوەی بزانین کاکە واقع وایە کچێک و کوڕێک زەواجیان کردووە کاک ئەحمەد دەست خۆش بۆ دەشتەڕۆزی دەست خۆش کچەکە داوای زۆری کردووە دوای ژیانەکەی خۆش و هیچ کێشەی نییە کچێک و کوڕێکی تر داوای هیچیان نەکردووە ئیتر زەواجیان کردووە سوزانم چونکە کەم مارەیەکە بووە بە سووک تەماشایان کردووە دوور لە ئەو کچانەی کە بە مارەیەکی کەم بەڵێ زەواجیان بەڵێ ئەمە ئیلاقەی بە تێگەیشتنی تاکی کەسەکەەوە هەیە بەس دڵنیا بە لەوەی پارە ڕوکنی کامەرانی ڕاستە بەس کامەرانی ناهێنێ یعنی دەبێت تۆ بۆ خۆت سەعادەت و کامەرانی بزانی چییە ئەو وەختە پارە هاوکارتە بێ ئەژینا زۆر کەسمانەیە هەر خودی پارەکە سەری لێ تێکداوە ئەگەر ئەو کەسە فەقیر بووە تووشی مشکلە نابووە لەبەرەوە لە هەردووکی هەیە بەڵام من تەکیدم زۆر کەیس و تازە و کۆن لەوەدا هەیە کە شەر نییە بوونی پارە و بوونی زێر مساوی بە بەژیانێکی بەختەوەری من یەکێک لەو کەیسانەی کە بەعکسی قسەکەی جەنابتەوە
کە ئاڵتۆنێکی زۆری بۆ کرد بوو ئاڵتۆنێکی زۆر لە مارەیە بوو کێشێکی زۆر گەوریانە بوو ئافرەتەکە تووشی حاڵەتی نەفسی بوو هێنانە لای من لێ کۆڵینەوەم زۆر لێ کرد دوای تێگەیشتم چیە مەسەلەکە ئەوە بوو کە کوڕەکە هیچ حسابێکی بۆ مافرەتە ناکرد ئەو کڕیومە مامەسا من مافرەتم وازانی هەموو ئەو کڕیومە ینی بەقەدەر دەژن ئاڵتۆنم بۆ کردووە بۆچی بنوا بکەم ئیجباریان کرد بوو زەختیان لێ کرد بوو من دیومە کابرا زۆر دەوڵەمەنیش بووە کێشەی پارە نەبووە بەس کە زانیوێتی ئیستیغلالی ئەەکەن ئافرەتەکەی بەرچاوکۆتەوە بەشەتی ئافرەتەکە زۆر باشیش بووە کەواتە بەڕێی من ئەوەی کە شەرع داوایەکە کەمترین مارەی پیرۆسترە چاکترە ئەنجا وەکو عەرزم کردی با بین لەسەر 19 مسقال مؤخرە مارەیکەین باشە دوای بۆ خۆی بڕواچی بۆ ئەکا پیرۆزی ئەی بارەکەڵاوی ئەمە بابچینە بابەتی ها لەناو خەڵک زۆر بچووک باس کراوە بەڵام گوناحەکەی ڕەنگە ئەمەندە گەورە بێ دوورت خاتەوە لە بەهشتی شڵا ئەم شەمی وانۆ دیربی بەڵێ سۆندا ئەوە کابرا ئاو دێ سۆندەی ئاوێ دەردێنی لە ماڵێ پێش دەرکە و گەڕ سیارە و دار و بەردی دەشوە دەڵێ کاکە ئاوە و هەیە و خێر و بەرەکەتەوە قەی چیاکە ئاوە ئەمەش دەبتە ئیسراف و گوناحی گەورەیان مەک هەر یەکێک مافی خۆەتی ئەم ئاوەی کە حکوومەت پێی دەدا بەکاربێ بەڵێم هەرشک و گومانیتیانیەکە زۆر گوناحەوە ڕەسیفەکەی ئەم بەرەشوە ناوەڕاستی قیرەکەشوە پەڕێتەوە بۆ ڕەسیفەکەی ئەو بەر ئەمە حرامە حرامیەکەی چوون ئەفما حرامەکەی ئیسرافە ئەمە چ پێویستەکە تۆ ئاوا بکەی لەم ئاوە و هەروەها من ئەڵێم ئەگەر ئیشەکە دەستنوێژ بێ واتە بۆ خوا بێ لەسەر بەحربی سێجار دم و چاو بشوی کردە بە چوار هەمی حرام بەس لێرە بوو ئەوەی خەڵک بزانێ ئایا گوناحەکەی چەند گەورەیە واللهی من ناتوانم ترازوێکم پێ بێبی کێشم بەڵام ئەی چوون باس کراوە ئەمە ئیسرافەتێکیوە ئەمە ئیسرافە کە تاخڵی ئیسراف بوو ئەو هەموو ئاەت و هەڕەشەی کە خوێنمانەوە هەمووی شمولی ئیخوانە شەیاطین یعنی چی ئێستا یەکێک دەڵێ کاکە ینی من دەبمە برای شەیتان برای شەیتان مەسەلەن بوو نمونەیە دوو برانە یەکێکیان باشە یەکێکیشیان خوا پەنەمامدا هەڵی شەیتان نانە ئەم باشەیتیان نیە قوربان ئەم بەرەو خراپە ئەڕوا لەبەرەوە ئەو کەسانە بەر عقوبەی خوایی یەکەون نیعمەتی خوا بە هەدەرەدەن ئەچنە بابەتی ئیسرافەوە وا ئەکەن کەماڵێک لەو سەر ئاوی نابێ خەتای ئەمە ینی تاوانی مشکلەکە هەمووی عیلاقی بەیەکەوە هەیە هەموو شتێک وایە یعنی مەسەلەن ئەم خورمایە لەویایە ئێمە دووسێ دەنگی لێ بخۆین وەگەکەی بڕێژین تاوانبارین ئێمە بڕوا ئەکە یەکشتی سیرت پێ بڵێم پیاوێکێ خوا عمری درێژکە ئێسا ئەو نە تەمەنی گەورەیە سەفەرێکی کرد و لیان مەناکرد بە تایارە بگەڕێتەوە ئێستا لە وڵاتێکی ئەوروپیەژی وتی مامۆستا من لەوەتەی هەبووم هەر دەوڵەمەند بووم ڕاستیشەکە هەمیشە هەر هەبوون بووە ینی لە شەستەکانە لە ئەوروپا ساری مێرسیدس و ئەوانەی هێناوە بۆ عێراق و پیاوێکی هەبوون بووە ئەیوو بە ژیانم هێلکە و مریشک و ئەمانم نەکڕیوە هەمیشە کە خانۆکەم گەورە بووە سەربانم کردوتە جێی بەخێوکردنی مریشک نەک لەبەر هێلکەکەی لەبەرەوەی ئەگەر قەراخەنانێ لە تەتەماتەیە شتێکم هەبێ فڕی نەدەم بچم لە سەربان دەرخواردی ئەوانی بم ینی سێ و بۆ چوونە پیاوێکی بەڕێزەیە ئەویش هەر ئەگەر گوێم لێتی چاوی ماچەکەم و هی هەموو بینەرانی عزیز ئەیوو مامۆسا من هەر لەوەتی کە چاوم کردوتەوە هەبوون بووم بەس پیاوێکی زۆر بەدینە وتی هەتا ئێستا لە ماڵی ئێمە پەلکەنان لە دەرگاکە نەچۆتە دەرەوە وتم ئەی چی لێەکە وتی حتمەن کەنانەکە کۆبەوە ئیجبارم کردوون دەبێت بۆ ژەمی دواییتر شتێ دروستکەن کە بیکەنە تێگۆشین و ئەم قەراخە دەبێت بخورێ چونکە وتومە ئێمە لێپرسینەوەمان لای خوا زیاترە لە فەقیرێک ئێمە دەوڵەمەنین خوا زیاترمان لێپرسێ لە قەراخەنانەکەش سەیری ئەمە چەند گەورەیە خۆشتێکی زۆر سادەیە توانین هەمومان بیکەین ئەمە بکەینە پرسیار ئایا یەکێک کە هەبوونە دەوڵەمەندە ئەمەنە دەوڵەمەندە خوا پێیداوە بۆ ئەوەی حەق و حسابی زیاتر بێ لە کەسێک کە فەقیرە هیچی پێ نەدەوە یعنی ئەگەر بەم مانەیە بێ خوا فەقیری زیاتر خۆش دەوێت لە کەسێک کە تووشی ئەزمونێک ئەمتیحانێکی زۆر گەورە ئەو هەموو مارە و پارەیە هەیە ماڵە هەیە حتممە تووشی گوناح بێ ئەو نەخێر تووشی گوناح نابێ ئەگەر بێ ئەو کەسێک کە هەبوونە خوا نیعمەتیشی پێداوە لێپرسینەوەی 2 دینار زۆرەیان لێپرسینەوەی 20 دینار 20 دینارەکە زیاترە هەمە حقیقەتە ینی من ئەگەر مۆزەفێ بم لە دایرەیەەکە مدیرەکە کۆمەڵێ شتی بۆ من تەرخان کردبێ سیارە و چی و ئەگەر تاخیریش بم لێمە پرسێتەوە لێ بۆ تاخیر بووی تۆ سیارت بۆ دابین کراوە تۆ شتت بۆ ڕێکخراوە چۆن ئەمە ئەەکەی بەڵام ئەگەر ئەم شتانم بۆ دابین نەکە ڕنگ بێکم بە ئەویش هەموو لێپرسینەوەیکی جدیم لەگەڵ نەکە لەبەرەوە کاتێک سەیری عەبدوڕەحمانی کوڕی عەوف بکە پیاوێک پێویستی بە ئەسب بوو کە ئەسب لە وەختە ئێسش مهمە ئەسب لە وەختەیە شتێکی زۆر گەورەتر بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناردی بۆ لای ئەو کە چووە ئەوێ وتیان پیاوێکە ئاوا چووە بەردەم مەحەلەکەی سەیری کرد شتێک ڕژاوەکو نۆگ وایە کۆیە کاتەوە
وتی ئەوە عەبدوڕەحمانی کوڕی ئەوف وتی بەڵێ لە دڵی خۆی وتی جا ئەوە ئەگەر دوو دەنکە نۆک کۆ بکاتەوە ئەسب چۆن بە من ئەبەخشێ ڕۆی پیاوت شوی وتی وەڵا شتێکی ئەوە بوتیان بابە بڕۆرە تۆ پێی بڵێ جاری دووەم ها شتێکی ورتری بینی لا إله إلا الله گەنموشتی بینی جاری سێم هاتەوە لە جاری سێما دەرکانی وتی پێغەمبەر نردویتی ساڵ سەلەم وتی بەڵێ وتی ئەسپە دەوێت دیارە بۆ کاری پێداویستی وتی دەبڕۆ بۆ لای ئەسپەوانەکەم ڕەوە ئەسپێکم هەیە ئەسپەوانی هەیە بەڵێ عەبدوڕەحمانی کوڕی ئەوف نمونەی دەوڵەمانە تەبیعی کە ئەچێت ئەسپەوانەکەش یەڵێ باشە بەخێر بێت و بڕۆ بۆ خۆت ئەسپێ دەستنیشانکە ئەسپێک ئەهێنێ ئەڵێ ئەمەد بۆ هێناوەڵێ بۆ ئەڵێ هی خۆیەتی باشترین جۆری ئەسپت هێناوەتەوە شارەزا بووە کار ئەڵێ وەڵڵاهی جا من ئەوە مەوێ یا الله کە ئەڵێ ئەوە مێڵێ دە باشە بڕۆ پیشانی عەبدوڕەحمانی کوڕی ئەوفی بە ئەگەر ڕازی بوو با بداتێ کە ئەیبات عەبدوڕەحمانی کوڕی ئەوف ئەڵێ ئەمە سپێ منە بۆ هێناوە ئەڵێ وەڵڵاهی ئەمە بە کەڵکی ئەو جیهاد و تێکۆشانی منیت ئەڵێ مادەم پیرۆزت بێ دوای پرسیاری لێک ئەڵێ وەڵی من ئەوە ئاتە دەگەینی ويؤثرون على أنفسهم جا عەرزیکەم وتی من سێ جار هاتم بۆیە نەمود و تەعەجوبم کرد تۆ گەنم و ماش و برنج ئەوەت کۆ کردەوە و وتی ئێمە ئاوا کۆیەکەینەوە بەس ئاواژەی بەخشین ئەمە نمونەی دەوڵەمەنە عوسمانی کوڕی عەفان سەد وشتر بەبار و گەنم و هەمووی ئەبەخشێت خەڵاتەکە لە کاتی قات و قڕی و نەبووە لەبەرەوە دەوڵەمەند زۆر مهمە لە ئیسلامە بەس بە شەرتێ دیندار بێ و بەتەن خەڵکەکەیەوە بێ ئەو وەختە چی ڕووەدا من کە فەقیرەکەم دەوڵەمەندەکە کە هاوکاری مەکان منیش دوعای خێری بۆکەم ئەوش هەمیشە بەردەوامە بێت زارەتێکی و ئێستا فعلا لەم مانگی ڕەمەزانەیە دەوڵەمەندەکان خوا هەزارەونیکەیان باتێ کاریگەریکی زۆر باشیانەیە لەسەر ئیشەکان و لەسەر کارەکان وەڵا ئەمێ بیخۆم بەو چایەوە بەس تۆ نایڵی باشتەچی بڵێمە تا سەیدە تا دەیخوا باشتێکی بڵێ یا الله دەکەرمکە فەرموو ماشەڵڵا دەنگی نەگەیشتمە مەدینە چی بکەم یا ڕەسوول الله چی بکەم یا ڕەسوول الله نەگەیشتمە مەدینە چی بکەم یا ڕەسوول الله چی بکەم یا ڕەسوول الله کەم تێر ناکرد چی بکەم یا ڕەسوول الله بدەر یا حەبیب الله مزروي ديداري توم موساتي خندخوم ممكاتي خندخوم يلا بصوتا وكومون سيبكم يا رسول الله نذر يا حبيب الله دايم هربرين دارم ما دام دوري حبيبي ما دام دوري حبيبي هربرين دارم ما دام دوري حبيبي ما دام دوري حبيبي من يلو آوين دارم سبكم يا رسول الله نذر يا حبيب الله وبردي الرش سلامي أسود ينبو طوافي أسود ينبو طوافي وبردي الرش سلامي أسود ينبو طوافي أسود ينبو طوافي وتهل دم سلامي سبكم يا رسول الله سبكم يا رسول الله
أي حبيب لا تقنطوا من رحمة رب العباد. أخرج دمعي أي بارك الله فيك. وي إيش الله خدش ما مصاغر ليادي بنازانم تصوركم ب 2001 دوو لو چێسەسی دووشتەکانیش ما بێت بەزم لە مزگەوتی زەناوت بۆ ڕاست نا لە هەر لە بەداوان لە ماڵێک زۆر سەرەتایی دەرکەوتنی جەنابیشت بوو لەکوێ لە بەداوان بوو لە ماڵی خۆشەویست هەمووی باسکە ئەدەوەرێکی خۆش ئەرەوەڵات مناسبەیەکی زۆر خۆش بوو مامۆسا ئێشتا زۆر ئاشنا نەبوو بین بە ساڵتی ئەیتر دووردەوردە دەرەکەوت بەڕاستی نا هەستەکەم 2009 بقوربان نەنە زۆر زووتر 2005 بەڵێ بڵێ ئەلوانایە بوو بیزەبەتەکی نیم بەڵێ بەڵێ بەڕاستی سەوت زۆر مهمە بەس سەوت گرنگ لە پەیامەکەیەتی مەسەڵەن ئەو دەفرەی کە شتێکی تیاخۆی دەفرەکە مهم نییە چی تیاخۆی چکە ئاگدار بەلاوانەیە لە دەفرێکی زۆر گرانبەهایە زاری دیابێ لەوانەیە خواردنەوەی کتابە جایز نەبێ لەوانەشە شیر و شربەتی هەنوینی تیابێ لەبەرەوە دەنگی مامەساکێکە لەو دەنگانە کە زۆر تایبەتە و پایامەکەشی زۆر سپی بجوانە کالیما و شەکانی ژیانی کە بەکار دەینین زیاتر لەسەر ئەوەیە تەواف و حەجەر الئەسوەد و جوانە ینی هەندێک لەفز هەیە بێ ئاگال لێ بێ وای ڕاستەخوا بتپارێزێ وای گەورە مۆفەقیکە ئینشاڵڵا بەڵێ مامۆستا زیادەڕووی عیبادەتاتە هەیە کەسێک هەش ماڵا خۆنینە لێ خۆنینە هەش برادەری خۆنینە دووری هەموو کەسەکە دەڵێ کاکە من تەنها قورئان و نوێژ و مزگەوت و عیبادات بەڵێ سێ کەس هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێکیان وتبووی من لەبەر دینی خوا ژن ناهێنم یەکێکیان وتبووی من هەمیشە بە ڕۆژوو ئەبم یەکێکیان وتبووی لە مزگەوت نایەمە دەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هاتەوە ماڵەوە ئەمەی بیست فەرمووی لەکوێن وتیان چوونەتە مزگەوت ڕۆیش لەوێ بینینی فەرمووی تەبیعی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم فەرمووی منیش لە ئێوە وەک بڵێ زیاتر وەک ئێوە زیاتریش خواپەرستیەکەم بەڵام بە ڕۆژوش ئەبم و ڕۆژوش ئەشکێنم مەبەستی لەوێ عنی ڕۆژیش هەیە بە ڕۆژوو نەبم لە غەیری ڕەمەزان مەبەستی ژنیش ئەهێنم و نوێژیش ئەکەم و قورئانیش ئەخوێنم لەبەرەوە بڵێ ئەویش وایە لە مەسەلەی عیبادەتا یەک دوو نوقتە هەیە نابێ قەت بیرمان بچێ دەبێ لله و فی الله بێ واتە من ئێستا کە هاتووم بۆ ئەم بەرنامەیە گەرەک و عیبادەت هاتووم دەبێ لەبەر خوا بێ ئەمە یەک دوو دەبێ موافقی کتاب و سونە بێ یعنی خوا چۆنی ئەوێ پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆنی ئەوێ دەبێ وا بکەی ئەگەر زیا و کەمل لێکرد خراپە بەڵێ الزائد كالناقص لێرە مثلا پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم چیمان هەیە مثلا لە قورئانە فەرمێ ئەقیمی الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل ئەی نوێژەکەت چۆن بکەین خۆشەویستە فەرمێ صلوا كما رأيتموني أصلي يعني ناکرێ من نوێژی بەیانی کەسێکەڵ سێ بڵێ وەڵی من دە ڕکعاتەکەم نابێ دوو ڕکعاتە لەبەرەوە ئەسڵەکە ئەوەیە کە چۆن هاتووە لە پێغەمبەر ثابت کرایە بەڵێ ئەوە ثابتە و جێبەجێکەی کەواتە لە خۆمەوە شتێکی بۆ زیاد کەم لە خۆمەوە چوار ڕکعاتی بۆ زیاد کەم سەید دەستە بابی ئەوەی وەڕاهبانیەتەن ابتدعوها کە خوای گەورە سوڕەتی حەدید باز دەکات فەرمێ ئەوانەی کە هەندێکیان هەبوون بەعضەشیان ڕەهبان یعنی وەکو قسیسەکانی پێشتر خۆیان لە ئەشکەوت دەنا خۆیان لە قسەیان ئەگەر خەڵک نەدەکرد وەڕەهبانیەتەن ابتدعوها دین ئێستا مەسەڵەن دینی جوولەکە لەگەڵ دینی مەسیحی پاشان دینی ئیسلام دینی جوولەکە دینێکی تا ئەندازەیەک زۆر دنیاییە دینی جوولەکە
دینی مەسیحی زۆر ڕەبانیە، یعنی مەسەنەن لای ئەوان کێ زۆر مهمە زەواج نەکە، ئافرەتێ مهمە مەسەن زەواج نەکە، مەسەلەن لە زۆرێک لە شوێنی خەڵوەتەکانیانە قولاب قوفڵێک لە سەقفەکەیە هەیە. ئەمە بۆچی بووە؟ ئەم کەسێک کە ئیبادەتی کردووە قژی بەستووە بەیەوە بۆ ئەوەی هەر وەختێ نەخەوێ، بەڵام ئیسلام هات لە هەردووچی کۆکردەوە. وجعلناكم أمة وسطا. بەڵێ وفەرمووی الدنيا مزرعة الآخرة. ئەم دنیای کێڵگە و باخ و بێستانی قیامەتە. لەبەرەوە کاتێکی ئێستا مرۆڤێک جا خۆی ئەمەش گرنگازانی، یعنی کەسێک ئەگەر دوو لە ڕوویەوەی بەڕێز دزی نەکا لەبەرەوەی پۆلیسەی گرێ ئەمە خراپە، دەبێت لەبەر خوا سبحانه وتعالى دزی نەکا. یعنی ئەگەر کەسیش ئەگای لێ نەبوو بۆیە تۆ ئێستا چیتە وڵاتانەی ئەوروپی هەمووی نیزامە، هەمووی کۆنتترۆڵە، کەس هەموو شتەکان بەڕێکی ڕوا، بەڵام هەر وەختێ کارەبا بڕا وەکو بینیمان ڕەفەی مارکێتەکانیان دەرێنە. بڕوا ئەەکەی من لە وەزم سوید بوو چوومە چوینە ینی مارکەتێکی زۆر گەورەوانە، ئەو دووسێ کەسە خۆشەویستی کە لەگەڵم بوون کەمبران بوو تەبیعی، وتیان جاری وا هەیە خەڵک هەیە لێرە ئەڵێ سێری ئەو شتانە بکە گەر بەدڵتە مەسەن نووسراوە $1000 تۆ قیاسەکەی لە ژوورەوە بکە کامەتەوێ من ئەو قیاست بۆ ێنم بە $200 تۆ حەق نەبێ چۆن ێنمە دەرەوە. لەبەرەوە ئەبێ لەبەر خوا خەڵک دزینەکە وەختێک پێڵم پرانسیب کە تۆ یاسایەکت بۆ خۆتدانا دەوڵەمەندبی دەسەڵاتداربی هەچیت پێ بکرێ بەس تۆ لەبەر خوا ئەمە ناکەی. زۆر گەورەیە ئەمە، زۆر پیرۆزامە. لەبەرەوە بەڕاستیە بێ ئەگامان لەوە بێ خاڵێکی تر زۆر مەسلەی تا ئەندازێ باسی غوروریەت و کیبرمان کرد، بەڵام نەچوینە ئەو مۆڤوع. من دەمەوێت باسی بە جوانی باز بکەین. مەسەلەن ضروریاتی حیات ئەوە خواردن و خواردنەوەی بە هیچ شێوەیەک نابی زیادە ڕۆی تیا بکەین. مەسەلەن بۆ نمونە کابراەک توش باست کرد دەوڵەمەندە، بەڵێ کاکە گران بەهاترین سیارە با بڵین ڕۆز ڕایسە، بەڵێ بۆ خۆی ئەکڕێ قەچێکە جیرانی فەقیری هەیە دەستە ناو خەڵکی فەقیر ئەوانە چون ئاگەی لە خوو بێ ئەو شتە خوا پێیداوە ڕزقیتی و مڵکی خویەتی خوا پێیداوە، بەڵام نەگاتە غڕۆر. ئەزانی بچی نایەڵێ غڕوری توش بێ دین. مەسەڵەن پیاوی وا هەیە من و تۆ کەی بینین ئەڵێن لەوە چێمە دینی هەر نەبێ، بەس شەر نییە وا بێ. لەوانەیە لە ناوەوە پیاوێکی زۆر متەدەین بێ، قەیناکە هەبوونە. یەکێک لەو پیاوانە گرت بڵێم لە ئاستێکی باڵاو ئەوەشە خەڵک لەوانێ بەنەوەیەک مینیکە ئەویش ئەگەر هەر ئاگای لێتی سپاسیەکەم ێستا جارێک گوتی مامۆسا ئەزانی نوێژی بەیانیانم چۆن حەل کردووە من لە ماڵەوەتم چیە و تەوقیتی هینەکە لە ماڵەکەیە تەرتیبمان کردووە لە نوێژی بەیانیە جۆرێ وەکو مۆزیقایەکی دەنگێکی بەرزی واکە نەمیوان و نەمناڵ و یەک کەس نامێنێ بەخەبەر بێت بیکوژێنیتەوە هەڵیکە و هەر ئیشەکە هەتا ئیتی وەک نیوەڕێی لێی و هەموو نوێژێکی بەیانی ئێسەیری کە ئەمە بەرنمەیەکی وای داناوە بۆ ئەوەی خۆی و ماڵ و مناڵی ئێمە بەرەکەتدارە بێت من کارکردن هەستکردن بە مەسئولیت. بڵێ ئەمە نایەڵێت تووشی غڕور بێ. پاشان کەسێک کە سارێکی مەسەلەن بۆ گاتێگە کڕێ هەبوونە دەوڵەمەندە، بەڵام هەر ئەم دەوڵەمەندە ڕێگەی ترمان بۆ داناوە کە ڕەبت بێ لەگەڵ فەقیر وەکو پێدانی زەکات وەکو سەدەقاتی بەردەوام. کاکە ئێمە خەڵکی وامان هەیە 200 شوقەی دروست کردووە لە تاوەرێکە لە دوو تاوەرە هەر هەمووی بەبێ 1 سنت ئەبەخشێ بە خەڵک بە زەکات لەم کوردستان. باڵێ ماشەڵڵا خەڵکمان هەیە شاری دروست کردووە شارێکی دروست کردووە هەمووی بەخشیوە بە خەڵک بەبێەوە 1 سنت وەرگێ. خەڵکمان هەیە لەم وڵاتی ئێمەیە من ناڵێم هەمووی وایە ئەڵێم هەیە الحەمدوللیلا موئەسسەیەکی هەیە بۆ بەخشین و بابەتی خێرخوازی هەموو بەشەکانی تری پارەی بۆ پێیاکە بەس ئەمە بەس پارە سەر بەکە بە حیاتی پارە پێیان ناکە. لەبەرەوە ئەمە ڕەبتێک دروستەکە ڕاستە هەبوونە توانایی هەیە و خوای گەورەش مەجالی دا و ڕنگ بێکم کۆمەڵەشت تای، بەڵام کاتێک کە زەکاتی نەدا کاتێک کە ڕەبت نەبوو لەگەڵ فەقیر ئەبچڕێ. من بۆ ئیشارەتێکم بە هیندستان کرد. هیندستان ئەو وڵاتانەی کە دینی تایە کەمتر مجتەمەعەکە لە یەک چڕاوە، هەر نزیکە ئێشتا هەر باشە ئێشتا هەر وەختێ بەرەو ینی چۆن ئەڵێ مەسائلە دنیا بەحتیەکان بڕۆین و دینی لێدا بڕنی زۆرتە دوورەکەوینەوە زۆر ترسناکە. وەختی ئێمە مرۆڤەکان دابشکەین بەستە تەبەق و لەسەر ئەساسی ورک و گیرفان و ڕقم حسابی ئەو باڵا بێ ئەو نزم بێ ئەو وەسەد بێ وەکو بەعزێ وڵاتی غەربی ئەمان و تو کردویانە و وڵاتی یەکەم و دووهەم و سێهەم ئەمە زۆر ترسناکە. بۆیە هەمیشە ئیسلام بەوە ئەڵێ کە تۆزێ لەسەرەوە ئەڵێ کاکە تۆ تۆزێ وەرە خوار بەمەی خوارەوە لێت تۆ تۆزێ بۆی بگەیتەیەک. باش بەڵێ مامۆستا ئەم میلەتە
فەقیریمان بینی بێنان و بێ ئاویمان بینی بەدڵنیایەوە هەموو دژمنەك لەسەر سەرمان بوو ئەوە کە بە سەرمان هاتیەوە ئەم میلەتە میلەتێکی خواترسە میلەتێکی مسلمان دینی دیکەشی تێدا ئەوانی شەر ئیماندارن بەخوا دەترسێن ئەم بابەتانە کە باز دەکەین ئیسراف نەکرێ ئەمەندە گوناحە لە ناو خۆمانە هەیە ئەوە چەند ساڵە هەر باز دەکەین خۆشت باست کرد سەرژمێری کراوە ڕێژەی هەژار زۆرە ئیسراف زۆرە خواردن فڕێ دەدرێ کێشەکە ئەوەی بۆ وەرناگیرێ ئەرزەکەم کێشەکە چییە مەسەرەن ئەگەرەکە چیە ئەگەرەکەم بۆ ئەوەی نەهێڵی بەڵێ ئەگەرەکە ئەمە ئەوەی لەسەر نووسین و مامۆسایان و ڕۆشنبیرانە ئەیکەن بەڵام لایەنی پەیوەندیدارە بێ بە عملی بێتەنە ئەم پرۆسەیەوە تەجروبەمان هەیە لەسەری وڵاتی وەکو ئێران کە ئینقیلاب بکات لە 79 سیرەکات پێویستی بە گەنمی هاوردەیە ئێدانیشتێکەکەن ئەڵن باشە وڵاتێکی وەکو ئێران ئەم هەموو مەساحە گەورەی هەیە بۆچی ناتوانین ئێمە فریای گەنمی خۆمان کەوینانی بۆ ئارد لیژنەیەکی مختص دەشخیصەکەن بۆ ئەم مەسەلەیە کە سیرەکەن ئەڵن ئەمەی ئەڵن پەلکەنان نانە وردە قەراخەنان زۆرە ئەم بژنێت چەنیکێت نۆنی ڕەحمەتی خوا لێبێت کە سیرەکەن ئیحساییەکەن ئەگەر وردەنان نەمێنێ پێویستیان بەهێنانی گەنم نابێ ینی ئەو گەنمەی کە دەیهێن و دەیکەن بە ئارد مساویە بەو نانە قەرارێکی ئەوەندە تون دەرەکەن کە نابێ هیچ نانێک لە ئێرانە قەراخی هەبێ مشکلەکە حەل بوو ئێستا لە ئێرانە هیچ نانێک قەراخی نییە نازانم تۆ چویانە نۆنێت تەنکە هەمێ تەنکە و قەراخەکەی و ناوەڕاستەکەی وەگێ وایە ئەمە ڕەبعی ئێستا مڕقەی چێکە مەسەن ئێستا لە وڵاتی ئەمە وانە نانێکی ئەوە وەرەگری قەراخەکەی ئەستور هەم لە سەدا 90 خەڵکەکان زیاتریش قەراخەکەی ناخۆن باشە سوبحان الله ئەوە بوو عەکسە ئەچی نانهێنی کە لە ڕێی بەدەم ڕێ کە دێ و ماڵێ قەراخەکەی ئەخوی ئێوە نییە ئەو زۆر بمان چوین نانمان کڕێ ئەخر حەز لێ لە کاتی لە ڕێ هەر چوار دەورەکەی هەمووی لێک و ئەخوی بەڵام لە ماڵی ئەوە فڕێت بەڵێ سەیریکە ینی دوو شتە ئەمە بەعزێکی لەسەر ئەستۆی لایەنی پەیوەندیدار و ئەو لایەنە نەقابیەکان و ڕێکخراوەکان بەعزێکی کەشی لەسەر ئێمەی میلەت و ڕێکخراوە ناحکومیەکان و کە هەوڵ بدەین ئەمە پرۆسێکی تەوعیە بەردەوامە بێت تۆ خەریک بی ناتوانانی خاو بیتەوە بەردەوام خزمەت بکەی بەڵام ئیتر ئەبێ لایەنی پەیوەندیداریش ڕاستەخۆ بێتە ینی 700 تەن خواردن ئەگەر بگەڕێتەوە بۆمان ئەزانی چی ڕوەدا ئەزانی چەندێت تر باشتر ئەبێ پاشان غێری ئەوەی کەشتەکەمان لەسەر هەرزانە بێ بەرەکاتی خوایش بۆیە لە ئیسلام ئاڵێ سونەتەوەی بۆ دانراوە بیخۆی مەسەلەوە نییە سونەتە حەچیەک لەوێایە بخۆی پاشان سەیری کە لە خواردنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئێمە قەومێکین نان ناخۆین تا برسیمان نەبێ کە نانمان خوارد تێر ناخۆین یان فەرموویەتی مەعیدە بێ بکەیتە سێ بەشەوە ئەمەی ئێستا دەکرێ ئەمە لەگەڵ فەرمودەی ئەمە سەیری کە حەدیثەکە فەرمێ ثلث لأكله وثلث لشرابه وثلث لنفسه ئێمە وتومانە ئەخیرەکەی وثلث لنفسه بەشی سێهەمیش نییە ئێتە بە کیفی خۆمان تێیەکەین ئەمە بۆ گەورەشی کە بۆ مەطعەمێک ڕاستە بۆ مجتەمەعەکە ڕاستە لەبەرەوە بێ زۆر بە مامەڵەیەکی جددی مامەڵە لەگەڵ ئەم مەسەلەیە بکەین ئەمە کەم نییە چونکە لەوانەیە ئەو خواردنەی کە تۆ تێیەکەیت و بەعزێکی ناخۆی بەرەکەتەکە بەو تۆزەوە بێ کە نایخۆی کەواتە ئەو نەتێ بکە کە بیخۆی من جارێکیان چوین بۆ وەرگرتنی ئیجازەی صاحی بوخاری لە ئەستانبوڵ بوو بێواتی ئەوان هاتبوون مامۆستا سابوونی هاتبوون طبیعی عولەمای ئەثەر عولەمای حەدیث بەشێکی هەرە زۆری بەدەست غەیری عەرەبەوەیە مەسەڵەن ئێستا ئیمامی بوخاری لە بوخاراوە هاتووە سەمەرقەند و ئەوانە بەرحاڵ ئێمە چوین لەوێ و ئەوانە کە نانمانە خوارد وەقف بوو یەکسەر ئەو کەسە پیاوێکی بەتەمەن لەوێ بوو ئەگەر کەسێک بەقەدەر دەنگێک خورمای خواردن لەسەر قەسعەکەی بمایەتەوە ئەو حەرام ڕاستەکە یا بیخۆ یا تێیمەکە یعنی ئێستا ئینسان کە سیارەیە کڕێ لە هەفتەی یەکەم ئازانێ تەنکیەکەی چەند لیتر بانزینە گرێوانیە زەلامی وایە 50 ساڵ لە نانەخوا نازانێت چەندێکە خوا ئەچێت دنیایەتیەکە نیوەشی ئەمێنێتەوە با بەوا مەکە ئەمە مەسەلەیەکی دینیە ئەمە مەسەلەیەکی چاو برسیتیە یعنی ئێمە چاومان برسیە پێش خراپە خۆ دینوانە دین ناوی ماوەستە سەید باس کرد مەبەستی طبع ئەو طبعی وەرگرتیە چۆن لەسەر ئەو لەسەر ئاستە ئێستا ئەمە لە مامۆستا سەید ممکنە مەسەلەن عومرە و حەجوانەی کردی ئەندەنووسیەکان ببینە مامۆستا تەمەشایان بکە یعنی واللهی خوا ئاگادارە تەمەشای قاپەکەیان بکە ئەوەندەیە نازم ئەوانە چۆن دەژین ئەوانە مەقیاسی خۆی دەژین و ماشەڵا جوانش و ماشەڵا سپۆرتیش تەمەنیشیان درێژ تەندروستیشیان بەڵێ ئەمە یعنی پێویستی بە تەوعیە بەردەوام هەیە کاکە مشتێکی ترت عەرزکەم یەکێک لە بانخوازەکان
شعيب أو كابراي مصرية هناك وزن مصرية شعراوي نا عفو ناوكي تازم خود الجرازي بقى هاد شنا وكاتكي أوانيم باسي زبلي كر لمصر شو سيري زبلي كر نيتواني نزيك بيته ولا بر ناشريني وبوغاني شو هناك شو يابان شو ناو زبلكوا وتشتكي سير تام بيبلم الزبل اللي ربونينيا شو نبي بونينا به هاد دراسة مسألة يكر الله الزبل شتيكا لدايك بيتا أمري معاملي لقالكي فعلا تو كلينستيك فينكي ونانك دروسك أبيم بزاني للروزة شو الروزة ساريكي خولي منالان دي منالكان هلصن خولي تيكن هتا زانكو بابەتێک یانەیە هەمیشە تۆ ئەیخوێنی چۆن مامەڵە لەگە زبڵەکەی خەڵکەکە سایکلین بەڵێ خەڵکەکە فێری چی بووە بە حەیاتی زبڵی تەڕ فڕێن هەیە بیپسیەکە فڕێبا دەبێ فڕێبا ئاوەکەی تەڕیەکەی ئەڕێژێ کە تەڕ نەبوو بۆن ناکە ئەمە کەواتە لە خۆ دروست نابێ پەروەردەی ئەوێ یەک شتی تر بەسەریعی بڵێم من جارێکیان ڕۆشتم بۆ ئەوروپا تقریباً 4000 کیلومتر سارەمان لێ خوڕی زۆر وڵات چوو زۆر شار چوین زۆر ماڵیش چوون ئەم دە بە پلاستیکی کە خۆمان بەکارێنین لەوێ نەبوو هەبوو بەس خەڵک بەکاری نەهێنا هەر وەکو لای خۆمانی قەدیم سوراحیەکی پاک و تەمیز لەگەڵ گڵاسێک پێی گوتی مامۆستا ئێمە 300 نەفەر بووین لە یەکێک لە وەزارەتەکان ڕۆشتون بۆ شوێنێک وازم لە ئیتالیا بۆ دەورەیەک وتی 300 نەفەر بووین چوینە یەک تاوەرەوە وتی یەکسەر وتیان شتەکانتان دانێن و وەرنە بەشی ئیسعلاماتەکەی خوارەوە ئیشمان پێتانە وتی کە چوین لەوەیەکی یەک دە بە ئاویان داینێ 300 کەس چەند شتێکیان پێوتین سەعادەونە دەوامە سەعادەونە نانی بەیانی ئەو نیزامانی لە ئوتێلەکەیە بەڕێوە برێوەیەکی لە قسەکانی ئەڵێ ئەم دەبەی کە پێێتە فڕێی نادەی لەم شێوازە بەلوعەیە ئەم شێوازیان ئاوی خواردنە کە بەتاڵ بۆ لەوە تێکەرەوە هەر وەختە دەبەکەت لێون بوو وەرە بۆ لای ئێمە دەبەیەکی کەت پێدەین چونکە ئەگەر وانەکەین هەر جارێ ئێوە ئەو بخۆنەوە ئێمە بێ 300 دە بە فڕێدەین 300 دە بەدانین شتێکی زۆر معقول و ناسک و باشە کابرا چێتە کافتریای خواردنگەیەک دەبە ئاوی بوو دێنن بە هەر نرخێک نیوەی بەجێ دێڵی لەگەڵ خوشینانی ئەمەش گوناحە والله جایز نییە والله ئەو کەسانی کە زەلام دیوە زۆر فەقیر زەلام دیوە زۆر دەوڵەمەند کە یەقم لەو گەڵاسە ئەدا لەوەی کە تۆڵی کە هەڵەسێ بەدەست خۆی وەیبات لەگەڵ خۆیاڵێ ئەو ئاوا بێ بڕێژی خۆ من نایخۆم تۆش نایخۆی ئەی بەس لەگەڵ خۆی بیخوا بڕوا ئەچێت ئەم شتانە من زۆر وردە باسی یەکەم زۆر بچووکە یانی ئەم وردانەیە کە دوای شاخێکیش لە دەنگی لمەوە دروست بووە هەڵگەڕان بە شوێنێکی گەورەدا لە یەکەم هەنگاوە دەست پێیەکە یعنی ئەمە وەکو عەرزم کردی ئەزانی دین چییە من حەزەکەم ئەمە لێرە عەرزی جەنابەت و بینەران و بیسەرانی بکەین ئەگەر ڕۆشتی بەلای گوڵێکە گوڵەکە سیز بوو لە تونیا یەک تۆز ئاوت کردە بنی گوڵەکە گەشایەوە تۆ خێرتەگا ئەمە ئیسلامە ئەمە ئیسلامە بە فەرعێکا بڕۆ گەر لایلۆنێک کەوتبوو هەڵی گرەبی خەتەنەکە خۆڵێکەوە ئەمە دینە المؤمن كالغيث أينما وقع نفع إما زور جار أم حديثي بيغمري صلى الله عليه وسلم باسكين إما لم مثلا لم شو بيروزيا لم كانت مباركة كوساين بو أم بابتانا باسكين أما أنا بابتك تواو دينين بابتك إلى قبة ناخي مروف ويا زي ناخي مروف زور مهمة يعني مثلا دم وداست وكرداركاني الروجانم تعبيرك لو كلا ناخ معايا بلام تو نايبيني من نازم ضليتو تشيتيا همو بيسركان وبينركان نازان من يسبوها تومي على برشي نشي لناخ معايا ام ناخ بعد دسكاري بكين بدوش يواس او انا مان كتشاكن باذن الله تشاكتري كين او نش مان كخرابن تشاكي بكين اللهم امين امين اخفتن قال جرا كسك حتى اگر زانو جيبت ما مستاجيبت بله ريكو اخفنوي چتت نوف درجه مغروريات وغروريات دا زور ببمنتي قصيدك حتى اگر تو زانم باسي علمي كيش بك باسي خير وخيراتي شبك راسته اما هي مثلا قصي شي خير ذكا بلام شيوازي قوت نوكي مثلا شون بلي بس من اي زانم ايوا كز نازاني بله دبت مغروري دبت قلنا تنها ليكشونا اجازه بكبر دراوه تشوينك لكاتي برو ربونوي غير ديني خومان اما دبي ذليل نبين وقت داجير كريه خاك داجيرك دينك داجيرك اخلاق داجيرك تو نابي ذليلي بشان بدبي زور بعظمته وبرو ربوه بمنتي بر غيري اوي اما صفتك لا صفه جوانا كاني خواي غورو سبحانه وتعالى خواي غورو بكسي روانا بينه
وفرموية يا غمر صلى الله عليه وسلم لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر. يا الله يك مسقال آخر مسقال ذرة بنموني بشو ديتوا إما زلامان ديو كبرية كبريش لتشي وده بيوايا أم لخلق جاواسترا قورترا كم من وامزاني عجبة كعجبة كقرتمي وكما مساف فرمي وقت من هر بيم لايقني لقلتو نانخوم بيم عيبة لقلتو دانيشم استجاد شي رودا تيريكا برزا بيتو ولا برشاو اما شي بشوكا بيتو تو هتا سركبي بشوكتري لناو خلقا ولا ناو خلق دابز ابو ناو خلق لبروا اما اويا كاسلام براسي مكافحيكا للرجل ريشو درياني كبر شتيكي للريكو مالاتيو ناشرين للروي ديني شو مرفوضه طبيعي خلق شي طرفت حتى اوي كوتاي جناب الامام السيد باس كرد اخر والشيء عمر كوري عبد العزيز كخليفه بينزما بلا واي لكادي الشاهدماني هنا او اتي خندو فرمي تلك الدار الاخره نجعلها للذين لا يريدون علوا في الارض ولا فساد والعاقبه للمتقين. دسبيك علو دستي بربو وفاتي بلا واي اي بارك الله واخر والشيب عمر كوري عبد العزيز مامسا او اموشگاریه بکورتی بلا خلق چونه خواردنگیک لهر شوینک دبا اوی کان بو هینا قومی کان خوارد او دی کولوی بجمیلن بالگل خوان بیبن او اموشگاریه تو خود بو خلق بیکم رنگا راستا سطاسط لا تزمان بلا بحقيقة نهر دبا او هموش تكاني تريش يعني خواردنه كأزاني بود ناخوري دسي لي مدا كأخوارد التواويكا تيمكا كتيتكر توا كم تيبكا دو جارتي كرو بابي خوي يعني تو هر دبا اوك الحمد لله بولاتي امز تا امدا اندازه ان شاء الله كشي اوي شي نابه لدهاتو ان شاء الله اجا بلاني جوان هبه كشي اوي نابه ان شاء الله الله بلان بعضي ولات والله قريان دي اگر بچی تعجب اكي يعني مصر كمدي مروفاتي بروسي بزانت شي فقر شي ليه هندستان وكو باسم كر يعني خلق قراوه اخواته وقراوي شي دسنا كبي خواي قورم نعمتي داوبتو سباسي خواب كلا سري سباسا كشتيان بدم الله سباسي خواكم وبشي فقيري لي دي لو نعمتيك هتا وهروها سكاتي بيناكي اي بارك الله يعني كابراك بروا بيستمانا من نمديو بس بياوتوم وتوانا هبوه بادلوي خانو لباتي جيتش اردي رشتوا اما ترسناكا اما اما بير ماندي اردنا بينا اكرا خو من بير ماندي زور كون نالم لبروا اما ترسناكا ريز قرتن لدانوينو بو بخوا بياكي هبون بمنيود يعني خواي قورة ليتي اغناز وتي ما مصا اگر شتيك ببينم كوتبيد ايوب اجنوت مثلا عرض يقرم ولا مالك خوما من زور ظلم خوش بو ما شاء الله زور تيكلي نمونه كان زور لك كسي نزيك وفلانه كاس وايما راستا فتريك ملايتي وداين ان شاء الله خوي والله نعمته ان شاء الله عندي خالتي نزيك ان شاء الله داش خدين نزيك ان شاء الله ان شاء الله خير وابن قال خوش حال خوش حالتر وين بارك الله فيك دست شاطن خوش بيو مزقوتك شي خوش لا خزمتين همو كاتك مزقوتك كان خوش دعاء اللهم انك عفو كريم تحب العفو فاعف عنا او زور بيروزا امشوا كليلي لي خوش بوني خويا بي ان شاء الله اللهم فاعف استنبي دسو دم تاع خوش بي سباس بو ايوا اربع قرار بالما مصاجا فاعف الله خدش ترازي قال بخير بارك الله فيك ان شاء الله سرود قوتم بدن جيتو نابته اسرافي حتى قصت سرود جبريل ليك برنامج سرود شي خوش بشكش كب دعاء يومي وانا خوش اسمعنا كوا هي بارك الله فيك مقام نهاوند دديدك اشتانا بو من ملي من ناظم مقام نهاوند بس ظالم والله او خوش بو اني ما مصرب من اهله وعلمانيم ما والله انا زوي هي بوها كي موسيقي من هاي صوزي فرمو ما مصطر رضوان
صافي الساد وانا عاشق حيران ريم الصلماني سلبك ريم الصلماني سلبك نوري إيمان متو يتو أي ما شاء الله بارك الله فيك. الله يا بابا مقام نهاوند وبس شيء وما مسترزوان ما مستعيش الروحية اشتكى الله يعني كلنا مسترزوان كدستنا وبابتي الروحي تساوي قطعندك هر يقله هواياتكاني خوشي اوي زور الله يعافي الله يعافي
أري ما صار وسيس كسبونا ودف أو شفته أو تتخوا دف وسكسبونا بختي له يمقول ديورا كسورة عطل بيها ويفتدي تشيكي تخوا كزاني يتي معدل بيتي أو شتا أو تسنده رقم تسنده هشت إيش الله خذي هاري كوري تابد والله إيش شيء زحمته يا الله مهوانا كدي قرآن خينا كدن خوش بارك الله فيك كاك روان جان ذكرمك أي بارك الله فيك وردف ما مستوي يدن خوش يبرخ يدن خوش بابن يدن نخوش بلا لباسك يعني أي ما شاء الله أي بارك الله فيك أي ما شاء الله أي ما شاء الله كاك روان جان يا أخوة بخير كرم كبيري هاي براي عزيز وخوش تبي كاك روان جان بخير بي خلشي شن دري فرم خلشي هولي رقمان نعم هولي أي أخوة بخير بستينكي أصولي فقياتية فقياتي خيندية فقيا هاويني خينيت من هاوفيني بله أي إن شاء الله خذ الصحة تخوش كنت سلامة يا ربي ما دام قرآن خوين هات الناو مجلسة باشترين دسبيك أو بقرآن دسبيك ونيا بتشد بيجي كاكرا يلا دسبيك أي بارك الله فيك يا الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون صدق الله العظيم الله بارك الله فيك أي شاء الله زور بمسيطري زور بنرمي ما شاء الله حافظ قرآني 5 جزء ما شاء الله 5 جزء لا تتمنك دست بكر يا قرآن خيندن وتتمنكيش دست بحفظ كرد والله لا تمنيت سارد الصالي الحمد لله كم ختم قرآن كر ما شاء الله لا باشانيش لا 15 صالي دا ثم فيرجش قرآن أي ما شاء الله سنتري فردوس لا إمام مصطفى الرز دكتور صدردين أي ما شاء الله صدردين قادر باللساني خواب هذاش خيري بداته يا ربي ما دي ولا قلمان براستي أو ما مستانا لبير مكي كاك روند والله ده بيبيد ولا ما مستان روند ما شاء الله ودنقت هيبته حافظ قرآن أو ما مستانا لبير مكي كبئي وما دي ده مقام كردة شي زور خوش بارك الله بنرمي بحليمي أي بارك الله فيك إن شاء الله دبيت إمام شي زواني إن شاء الله لو كردستان إن شاء الله چون يتي حفظ كردني قرآن لكسك بو كسك تردا قردن يعني يا ساي تايبت بحفظي هي ما مستكان بأي وضلين شون حفظي كي شون درخي كي بخوي زياتر خينوا
شتەکەی حفظ بەس دەکەیت ئەوەی کە زۆر کاریگەر بە ئیمامی علی دەفەرمێ 5 ئاەت لە بەرکەی باش 5 مثلەن ئەلیف لام میم هەتا ئولائیکە هم المفلیحون زۆر مهمە توش ئەوها لە بەردەکەی کاکڕۆن مامۆستا ڕەوەندگیان ئەمن مەسەن لە پەڕەکە چەند جارێک دەخینەوە پاشان بە ئاەتەکان قڵق پێدا دەینە خوارەوە یەک ئاەت مەسەن دەجا بخینیەوە لە بەکردنەکەی باشترە بە تەدوینیش زۆر میمە نووسین بینووسین با بزانی لە ڕەمەزانێت چوون بووە لەگەڵ قورئان خوێندن هەتا ئێستا چەند ختمت کردینە ختمەک ئەی ماشەڵڵا بارەکە الله ها بە جەماعی لەگەر لە ناو مزگەفتێ پێکەوە بەڵێ ئەی ماشەڵڵا ئەوەی تازە خوێندت ئەوە شێوازێکی خوێندن تایبەت بە خۆتیان تەقلیدی قارئێک بوو ناوەڵ هەر خۆت هەلا گچکەیەوە بەو سەوتی لێراتیمە سەرێ بەردەوام بەڤدی ئیشڵە ببتە یەک دەنگێت گەلێکە تۆی بە سەر ئۆستا جیهانێ ئیشڵ ئەوجەکە گەورە دەبی بانگی هەمووان کە خێرەکە گەورەیە ئەوەی کە گرنگە بامۆستا ئەوەی کە گرنگە متمانەی بەخۆی هەیە ئەوە زۆر گرنگە ینی متمانەی بەخۆی هەبی تەواوی ئینشاءالله هەموو بینەران ئینشاءالله دوعای خێری لە بۆ دوعا بۆ وان گەنجاب کە نەبێت سا مهێڤانکین بەخوای بەس تەنیا مەبەستمان ئەوەیە مەبەستی کاک محەممەدی پرۆدیوسەریش ئەوەیە ئەم گەنجانە کە قورئان خوێنن دەنگیان زۆر تایبەت و نایابە بۆ ئەوەی گەنجیدی کەش چاویان لێ بکەن و خەڵکیش دوعایان لە بۆ بکە و ئیشاءالله پاشەڕۆژێکی ببنە زۆنایت مۆزن زیاتر حەزت لە دەنگی جیهان قورئان خوێنێ کە دەنگیان زۆر تایبەتە لە واللهی ئەحمەد نەفیس یاسە دووسری و ماهیر و ئەحمەد نەفیس ئەگەر دوتشەی تەقلیدەوەی بکی دەتوانی بە تەقلید یان حەزت لە تەقلید نییە ئەندۆ سەریە مثلا لە تەقلیدی حەزت لە یان لە تەقلیدی جیهان قار زۆر باشی مثلا دەڵێ باشە وەکوی تەقلید دەتوانم وەکوی غامدی بە قورئان لە یاسە دووسری دەتوانم بە گودۆریە دەنگێ تەبکین ئەی بارەکە الله فیک الله خودی خێرەتە بنوێسن خێر و بەرەکەت بە هەمی گاوە ژیانەتە اللهم آمین بۆ هەمی وان گەنجت قورئانت خوێنش کچ و کوڕە رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان وله الجوار المنشآت في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان كل من عليها فان كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام فبأي آلاء ربكما تكذبان ما شاء الله بارك الله فيكم إن شاء جدولي الله رمضانت كوا مامۆستا ڕەوەندگیان ڕۆژانە خەریکی چی لەگەڵ قورئان خوێندن و ڕۆژ و خوێندن والله خەریکی مراجعەی قورئانی ئەو پێنج جزئەی کە لەبەرم کردیە الحەمدولله خەریکی مراجعەیمە ئەوە لە هەمویان مهمتر ئەوە لە پلەی یەکەم ئەوە هەر لە گەیزدانی ئەی لەگەڵ ماڵی هاوکاریکردن و ئەوانە لەگەڵ والله هاوکاری زیاتر لە مزگەفتینە ئەمە خەریکی نیسک لێناین هەم خورمادانان و لە بۆ چەند مزگەوت فیردەوس لە با ڕۆژێک بچین وڵی لە خزمەت ماشەڵڵا مزگەفتەکە تایبەت ئیشەڵڵا هەمی مزگەفت خوا ئەی ماشەڵڵا پێش ئەو ئەلکترۆنیەی یان بەس بانگدان پێشنێژی و قورئان خوێندن و بانگدانیش الحەمدولله ماشەڵڵا
مزگەوتەشی ماشەڵە زۆر دڵکراوەیە اي ما شاء الله ان شاء الله خدي صحة وهمية دول وخوش كراوي بالوان مزقة. ما مستوى قطابية الوير قرآن تخينن ومجيلي ذكرينه ان شاء الله انشاءله چەند ددانە چەند ساڵی دیکە ئیشەڵا هەموو قورآانی حەفظکەیت چەند ساڵت لۆ خوددانە والله هەدەم بەس ئیشاءالله پۆلی دوازی ببڕم ئێستا یازدەمە بەس دوازی ببڕم ئیشاءالله وازی لێنانی هەتا تەواوی دەکەین ئیشەڵا الله. ئیشەڵا دەی خودێ بوو تەفسانە هی ئێخت لا سهل إلا ما جعل الله سهلا وەدا پلانە خۆشدا ناژی پشتی دوازدە ئیشەڵا بەتەمای ببیاتە دوای دوازدە ئیشاءالله والله دکتۆر ئیشەڵا دەبیە باشترین پزیشک سەر ئاستا جیهانێ یا الله. ڕەبی ئەم فەخر و شانازیە پەتکین وڵڵی هەم دەنگێکە خۆش قورآن خوێندن و هەمژی بانگدان و ئیشەڵا دەبیە پزیشکشی و دێ قورآنیش هەمیەش بێت لەگەڵ سرود گوتن ئەوانە بینت هەیە یان نا والله بس قرآن خوێندن قورآن و بانگ ئەی ماشەڵڵا والله حەزی شملیە گوهداریە دەنگی بکەین بانگی سرودش دەبی هەندێکەوە بەکەی بکەیت ئیشەڵا سافیە نالیەوە کاک محەممەد ئەم گوهداریە کاک ڕەوەندی بکەین بانگدانێ و ئەم دومایک پێبینین یانژی مامۆستا مەرادەشتی سرودەکێ دومایک کاکە ئەو حەکەمە ئە من حەقم پێدانیە دوایە ئەم دە گوهداریە بانگیکین بەس ئەزێ دومایکێ پێینم وانە بۆ پشتینگە ئەم دە گوهداریە دەنگێت یاڵڵا کاک ڕەوەنجیان بەو دەنگە تایبەتە چیان شێوازت پێخۆشترە بانگێکی تایبەت وی دەمێ خێرا ماشەڵڵا دە گوهدار پێ پشتینگە ئەزێ دومایکێ پێی الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر
إلا الله. أي بارك الله فيك وإن شاء الله خدش ترازي يا ربي فيكم أفضل إن شاء جهر بمين بو خدمة في ديني وفي ملتي أنت ببينين باشا رجع بزيشكك وقرآن خينك السر أستا جهانة تو خدمتك إن شاء الله. هم قال خوش حال بما مستران تو شباب قال ما تبي إن شاء الله خدش ترازي بت هذه هم الرجك أمن درابي دين مخوالي أنا بعد درابي جمانية ده أتوشوا كتايف بين خۆشەویستان ئەو ساتانەی لەگەڵتان بووین ساتێکی پڕ لە خێر و بەرەکەتی شەوانی ڕەمەزان شەوانی قەدر ئینشاءالله هە لەگەڵتان دەبین شەوێکی شاد و ماڵتان ئاوا و سلام خی عليكم گەورە ورحمة الله وبركاته هەموو لایەک مۆفەق بکەن ئینشاءالله.